بناوي خواهي بخشين دي مهربان حمد وسنا وسپاس وستایشی به پایان بخوای پروردگار جهان، درود و سلام لەسەر پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل بەیت و هەموو یاران و هەموو شوێن کەوتوانیان تا کەوتە زەمان. برایانی عزیز، لە زنجیرە باسەکانمان دەربارەی ئادابە شەرعیەکان ئەمڕۆ ئینشاءالله باسی ئەدەبێکی تر لە ئەدەبەکانەکەین، ئەویش ئەدەبی دیاری و بەخشینە. ئەدەبی دیاری و بەخشین لە ئیسلامە. طبعا بەڕێزان، دیاری و بەخشین یەکێکە لەو ئامرازانەی، لەو وەسائلانەی کە خۆشەویستی و محەبەت لە نێوانی خەڵکیان دروستەکەن و پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیش بەهێزەکە. ئاینی پیرۆزی ئیسلام هانی مسلمانانی داوە کە خۆشەویستی و برایەتی لە بەینیەکە پتە بکەن و غل و حقد و قین و بغز لە دڵا بەرامبەر بە یەکتری نەیڕن. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ئەفەرمێ تەهادەو تەحابوا، یعنی ئەگەر ئێوە هەدیە بن بە یەکتری، بەخشین بدەن بە یەکتری، خۆشەویستی لە نێوانتانە بڵاو بێتەوە. لەو ئادابانەی کە پێویستە ڕەچاوی بکەین لە کاتی هەدیەدانە، یەکەم پێویستە ئەو کەسەی کە هەدیەکە ئەدا لەبەر خاتری خوا بیدە، بۆ ئەوەی بێ بە عیبادەت. ئێمە چەند جار لەم شوێنەوە عەرزمان کردو وتمانە بۆ ئەوەی عادات بکەین بە عیبادات، هەرچی عادەت و دابوونەریتەکانمان هەیە ببێ بە عیبادەت بۆمان، پێویستە نیەتی خۆمان پاکەینەوە. نیەت شتەکانە گۆڕێت. رسول الله صلى الله عليه وسلم فرمي أحب الأعمال إلى الله سرور تدخله على مسلم. خۆشەویستترین کار لای خوای تعالی ئەوەیە کە تۆ دڵی مسلمانێ خۆشکەی. هەدیەدانیش دڵخۆشکردنی مسلمانانە. چەند خۆشە ئینسان لەبەر خاتری خوا بیکە و بیکا بە عیبادەت بۆ خۆی. دووهەم، هەڵبژاردنی هەدیەیەک و دیارەیەکی گونجاو. دیارە هەر حاڵەتێک هەدیەی خۆی هەیە و هەر کەسایەتێکیش هەدیەی خۆی هەیە، یعنی کەسەکان و حاڵەتەکان ئەگۆڕێن، بۆیە هەوڵ بدە هەدیەکە گونجاو بێ و مناسب بێ. ئیمام ابن القیم ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ الهدية بحسب حال المهدي والمهدى إليه. ئەفەرمێ هەدیە ئەگۆڕێ حسب حاڵی کابرا هەدیەکە دەوە ئەوەشی کە پێ ئەدرێ ئەگۆڕێ. شتەکان ئەوە نییە بڵێ هەدیەیەکی دیاریکراو یا جۆرێکی دیاریکراو هەیە لە هەدیەکردن، بەڵکو لە کەسێک بۆ کەسێکی تر ئەگۆڕێ، لە حاڵەتێک بۆ حاڵەتێکی ترش ئەگۆڕێ. سێم، ئەو هەدیەی کە ئەیدەی لە ناخی دڵ تۆ دەرچێ، چونکە ئەگەر شتەکە بە ڕەزامەندی و بە مەحەبەتەوە نەبێ، لەبەر خاتری خوا نەبێ، لە ناخی دڵ تۆ نەبێ، بەڕاستی ئەبێتە مای ئەوەی کە باسیەکەی لەملا و لەولا منەتەکەی، يعني أبرات بارك ترى خوي تعالى شفرمي أيها الذين آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى. طبعا دياريش جورك للصدقة، شكو خو الصدقة تنها بريتينية لبارد دان بفقير، بلكو بيكنين يبدا ميكيك وصدقة. هدي دان ودياري دانش صدقة جاب طاري مكان وبا منت كردنو با آزار داني برامبر. شوارب أدب لا أدب كان إنسان له هدية تكلف نكا زيادة روي نكا، بلكو ببي حالي خط وببي وضعي خط شتي مكا بياني لسرد بك تأثير لحالتي ماديد بك و ببيت قدويك ناشرين جبو خلق كتير. شو كجاري وهي تو هديك أدي هديك تزور قورية بوخي يكي كتير أيدا هديك بتشكدا، يعني هو بيجي بقيمته بيت هو كارجشي توي، يعني تو بيت السبب ويكوا هدية خلق كتير بقيمتك. هدية بس تنها رمز يكبو محبة أجنابه دولة من كردني برامبرنية، ما قال إلا حالتك مثلا بون منك شكرك حالا فقيرة خزمك مثلا نيو مالا تو دياليكي تو زيك هني بوكري بون من السوفيكي بوكري سلاجيكي بوكري وموضوعيكي ترى أو بابتيكي ترى
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر ئێسقانێک ئەو ئێسقانە هەیە کە گۆشتی کەمی پێوە ئەمێنێ گۆشتە زۆرەکەی لا ئەبەن و گۆشتێکی کەمی پێوە بێ یەکەنە ناو شۆربایە بەس بۆی تام بدە ئەفەرمێ ئەگەر ئەوەشم بە هەدیە بدەنێ من هەر ڕازی وەریش یەگرم و سوپاسی خاوەنەکەشێکم یعنی مەرج نییە ئینسان ئیلا هەدیەکەی گەورە بێت کاتێکی دیاریکراویش دانە بۆ هەدیەدان چونکە هەندێک کات هەیە تەئسیری زیاترە ئێستا ئەگەر بەهۆی بۆنەیەکەوە هەدیە بۆ یەکێ بکڕی یعنی هۆکاری مەسەلەن بۆ نمونە ژنهێنانی یعنی مەسەلەن ناجح بوونی سەرکەوتنی لە بوارێکە هەدیەکەتە زیاتر تەئسیری هەیە لەوەی کە لە حاڵەتی احتیاجیە بیدەی شەشەم کاتی هەدیەکە ئەدەی با قسەتیش خۆش بێ هەندێک کەسێ هەدیەت پێدا بەڵام قسەکەی ئەو نەڕاق و ناخۆشە تامی هەدیەکە نایەڵێ خوای تەعالاش لە قورئانە فەرمێ وەقولوا للناس حسنا با دایمەن گفتان خۆش بێ براینە یەکێ لە گەورەترین کێشەکان لە ئەمڕۆی خۆمانە خەڵک گفتی خۆش نییە ئوسلوبی خۆش نییە خەڵکێکەیە گفتیان خۆشە خوا پەناماندا دووڕوون حەلەقەتە گفتەکەشیانێکی چەکشەی گفتە خۆشەکەشیانی چەکشەی داتە سەرتە هەندێک کەسیشێ زۆر موسڵمانە بەس گفتی ناخۆش نازانم بۆ خەڵک حتا ئیسلامەتیەکەی بە قەوت بێ گفتی ناخۆشە بێت نازانم بۆچی یعنی من شتێکی زۆر سەیرە لەلام کەسێ دیندارێتی بە قەوت بێ ئەبێ گفتی جوان بێ گفتی خۆش بێ بەس سبحان الله و عەکسۆیە زۆربەی متەدەینەکان وشکن گفتیانیش ناخۆشە بەداخەوە مع الأسف يعني نازانم ئەو خەلەلێکە ئەو کەسەشی کە هەدیەکەی ئەدرێتێ ئەم ئادابانە بپارێزێ باشە یەکەم هەدیەکە چەندێ بچوک بێ وەریگرە و سوپاسی کابرا بکە یعنی هەدیە وەریگرە مەڵێ ئەمە چییە تۆ من تێنا قەت وا مەڵێم وەریگرە و سوپاسی کابرا بکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمیان کەسێ سوپاسی خەڵکی نەکا سوپاسی خوای نەکردێ هەر کەسێ سوپاسی خەڵکی نەکا سوپاسی خوای نەکردێ ئەگەر بۆت کرا و ئیمکانیاتت هەبوو تۆش لە مناسبەیەکا لە حاڵەتێکی تر هەڵبدا هەدیەکەی بۆ بکەرەوە ئەگەر نەژبێ احتیاجیە براینە مەرج نییە هەر کەسێ هەدیەی بۆت کردوێ ئیلا بۆی بکەیتەوە بەڵام ئەگەر بۆت کرا بیکەرەوە ئەگەر نەکرا هیچ نەبێ بڵێ خوا جەزای خێرت باتەوە خوای تەعالا پاداش باتەوە بەخوات هەدیەکەت ئەوە نەجوانەوە نەڕئینە زەحمەتە من بتوانم حەقی بکەمەوە مەگەر هەر دوعای خێرت بۆ بکەم ئەویش ئەبێ شتی خەڵک بەکەم مەزانن کابرا ئەگەر شتێکی بۆ تێنا بەدڵت نەبوو لەلای ئەوە دەری مەخە و هەر لە دڵیشەوە بەڕاستی بەکەمی مەزانن خەڵکەیە ئەمەلە لە ناخی دڵەوە هەدیەیەکت بۆ تێرێ ئیتر توش حەقە لە ناخی دڵەوە وەریگری هەنێ حاڵاتی شەیە ئاگامان لێبێ لە مەسەلەی هەدیەیە چەند حاڵەتێکی ئاگامان لێبێ یەکەمیان براینە هەدیەی مۆزەف فەرمانبەری حکوومەت ئەگەر بەهۆی ئیشەکەیەوە هەدیە وەربگرێت هەدیەکەی بەرتیلە ئاگاتان لێ تۆ لەو مەوزوعێکە وەزیفەیەکت هەیە حاکمی مەسەلەن کابرا بەرانی ئەکتێرەی کاتە ماڵتان بۆ نمونە یعنی هەر هەدیە هەر وەزیفەیەکت هەیە قەت هەدیە وەرمەگرە لەسەر وەزیفەکە زۆربەی جاریش ئەو خەڵکە کە ئەیتێرێ ئەڵێ من مەبەستم حەزەکەم لە برا لە کاتێکە تۆ ئەو وەزیفەت نەبوو بۆ نەئێهێنا کاتێکش وەزیفەکە لە دەست بدە بەخوا مەرحەبات ناکە معنای وایە مەبەستی ئەوەیە سەرشۆڕت کاو بۆ ئەوەی هەر کاتێ بێ بۆ لات ئیشەکانی خۆی جێبەجێکە قەت وەری مەگرە ئەوە بۆ ئەیهێنە تاوەکو تۆ هەندێک شت لەو بینە بکە هەدیەش بۆ مەسلحەت مەدەن وەریشی مەگرن بۆ مەسلحەت کەسێ زانیت مەسلحەت چییە و کلکە لە قیەکا بە دەوتاتێت و ئەڕا و هەدیەت بۆ تێرێ وەرمەگرە جوابی کە هەدیە بۆ شانازیکردن مەدەن بە کەس ئازەلامەیە هەدیە ئەدا بە کەسێ بەس لەبەرەوەی ناو دەکا شانازیەکە بۆ پارە و پولە هەیەتی بۆ دەوڵەمەندی کە هەیەتی بەخواوە نەکبەتیەوە بۆ ڕیایە خوا پەنامەندە بە کورت و بە پوختی سوودەکانی هەدیە یەکەم خۆشەویستی لە نێوانی خەڵکیە دروستەکات هەدیە و دیاری خۆشەویستی و مەحەبەت لە نێوانی خەڵکیە دروستەکات دووهەم قین و بغض و حەقد و ئەمانە لە ناو دڵا نایەڵێ
سێهەم پەیوەندی کۆمەڵایەتەکان بەهێز دەکات هەدیە بە ڕێزان دیاری و هەدیە و دڵی مسلمانانیش خۆشەکا بەڕاستی بۆیە هەدیە و دیاری یەکێکە لە ئەخلاق و ڕەوشتە ئیسلامیە بەرزەکان بەڕاستی هۆکارە بۆ مەحەبەت و ئولفەت لە نێوانی خەڵکیە و شریعەت دایناوە بۆ ئەم هەدیانە ئیخلاست هەبێ منەت لەسەر کەسانەکەی شکری خاوەنەکەی بکەیت و ئەگەر بۆ تیش کراوە ئیمکانیاتت هەبوو تۆش لە حەقا پاداشی بەرەوە ئەگەر ئەمانە جێبەجێ بکەین ئینشاءالله هەدیە بێتە مای خێر و خۆشی لە نێوانی تاکەکانی کۆمەلگایە و برایەتیمان بەهێزتر دەکات. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.